تەنیا لە سەردەمی مستەفا کەماڵ ئەتاتورکدا 4 جار هەموار کراوە. یەکەم هەموار لە 1924دا بوو. سیستمی کۆماری لە تورکیا چەسپێندا. تورکی بووە زمانی فەرمی وڵات، ئەنقەرەشکرایە پایتەخت. لە 1928دا 2 بارە دەستور هەموار کرا. مادەی ئیسلام ئاینی فەرمیە لە تورکیا هەڵوەشێنرایەوە. لە 1930دا مافی دەنگدان و کاندیدبوونی ژن خرایە دەستورەوە. لە 1937دا مادەی سێکۆلاریزم بۆ پێناسەی کۆماری تورکیا زیاد کرا. لە 1945 و سەردەمی عیسمەت ئینۆنۆدا زمانی فەرمی لە دەستوردا کرایە ئەلفابێتی لاتینی. لە سەردەمی عەدنان مەندەریس و لە 27 سێی 1960دا سوپا حکوومەتی ڕووخان ڕەشنووسی دەستورێکی 191 مادەی داڕشت. لە 9 تەمووزی 1961دا بە دەنگی 161.5 پەرلەمان دەستور پەسەند کرا. دەسەڵاتی حکوومەت کەم و سنووردار کرا. لە بەرامبەردا سوپا دەسەڵات و برەوی پێدرا داهاتی کەوتە دەست. لە 19 ئەیلولی 1980 سەردەمی ژەنەرال کەنعان ئێڤرەندا تورکیا ڕوبەڕووی دووەم کودەتای سەربازی بووەوە. فەخری کۆرتورک سەرۆک کۆمار و سلێمان دێمێرێل سەرۆکوەزیران لە کار لادران حکوومەتی کودەتا پێگەێنرا. دەستور هەڵپەسێدرا. پارتە سیاسیەکان داخران. لە ماوەی 2 ساڵدا دەستورێکی نوێ نووسرایەوە. لە 1982دا دەستور خرایە دەنگدان بە ڕێژەی 190 پەسەند کرا. بەرچاوترین مادەکانی دەستوری نوێ دانانی بربەستی 110 دەنگدان بوو بۆ چوونە نێو پەرلەمان. پارتە سیاسیەکان داخران. هەڵبژاردننی سەرۆک کۆمار خرایە پەرلەمان. سەرپۆش و خوێندنی ئیسلامی قەدەغە کران. دەستوری تازە نە کورد و نە زمانی کوردیشی ناسی. لە 2007 و حکومڕانی ڕەجەب تەیب ئەردۆغاندا دەستور هەموار کرایەوە. بە دەنگی 168.95 بەڵێی وەرگرت. 131.5 گوتیان نەخێر. هەڵبژاردننی ڕاستەوخۆی سەرۆک کۆمار یەکێک لە سەرەکیترین گۆڕانکاریەکان بوو. سەرۆک کۆمار بۆ ماوەی 5 ساڵ و بۆ 2 جار مافی خۆپاڵاوتنی هەیە. دەبێت دەست لە سەرۆکی پارتەکەی و پەرلەمانتاری بکێشێتەوە. پەرلەمان بە ڕێژەی 3/5 دەتوانێت حکوومەت هەڵوەشێنێت، هەڵبژاردننی پێشوەختە بکات. دەسەڵاتی سڤیل بە سەردەسەڵاتی سەربازیدا زیاد کرا. مادەی داخستنی پارتە سیاسیەکان هەڵوەشێندایەوە. هەمواری دەستور قەدەغەی سەرپۆشی لابرد. لە پەرلەمان زانکۆ و میدیا و دامەزراوە فەرمیەکاندا ژنان ئازاد کران، سەر و قژیان داپۆشن. ساڵی 2010 دیسان دەستوری تورکیا هەموار کرایەوە. 157.8 دەنگدەران پەسەندیان کرد. دەسەڵاتی دادوەر دابەشکرا. بە دەنگی 3/5 پەرلەمان دەستور ڕێگە دەدات بە داخستنی پارتە سیاسیەکان و متمانە سەنەوە لە پەرلەمان. لە 16/4 ئەم ساڵدا خەڵکی تورکیا بۆ هەموارێکی تازەی دەستور دەنگ دەدەن. ئەگەر پەسەند کرا دەستور دەسەڵاتێکی زۆر و فراوان بە ڕەجەب تەیب ئەردۆغان و سەرۆک کۆماری وڵات دەدا.